ئەژیەمین چۆن بەگژ زلهێزێکی ناوچەییدا چۆتەوە. ئێران لە بەردەم سێڕیانی ئەژیەمین و ئازەربایجان، ئێران و ئیسرائیل، هەرێمی کوردستان و عێراقدا. ترس لە شۆڕش و فۆبیای هێرشی دەرەکی. إيران تخطط بشكل خطير للغاية للانتقام من إسرائيل عبر ضرب هدف في العراق. دوێنێ لە کەناڵی ئەلتەغەیر کە کەناڵێکی سەر بە باڵی سوننەکانی عێراقە و لە عەمانەوە پەخش دەکرێت، راپۆرت و چاوپێکەوتنێکی بڵاو کردەوە کە هەر زوو میدیاکانی تەنی. راپۆرتەکە لە دەستگایەکی لێکۆڵینەوەی استراتیژی عێراقی بە ناوی ئەلڕەوابت ڕستن و چنینی بۆ کراوە. کەناڵەکە زیاتر لە خودی راپۆرتەکە و بێ ئاشکراکردنی سەرچاوەی زانیاریەکانی ئاماژە بەوە دەکات کە لە هەندێک سەرچاوەی ئەمنی باڵای عێراقەوە زانیاریەکانی سەبارەت بە ئەگەری هێرش و وەڵامدانەوەی ئێران پشتڕاست کراونەتەوە. بەپێی ئەو راپۆرت و زانیاریە ئەمنیە باڵایانە بێت، کۆماری ئیسلامی ئێران بەم زوانە وەڵامی دوایین هێرشی ئیسرائیل بۆ سەرە وڵاتە و بە تایبەت کوشتنی ئیسماعیل هانیە دەداتەوە. بەڵام پرسیارەکە ئەوەیە چۆن وەڵام دەداتەوە. بە پێچەوانەی هەموو چاوەڕوانیەکان، ئێران لە جیاتی هێرشکردنە سەر ناوخۆ و خاکی ئیسرائیل پێچەوانەی هاشوهوشی هەمیشەیی و بیر و باوەڕی سواوی دەیان ساڵەی مەرگبەر ئیسرائیل و ئەمریکا لە بریەوە بەپێی زانیاری و هەواڵەکانی ناو راپۆرتەکە، ئێران ئەمجارە زۆر بە وردی ئامانجەکانی یان دوو ئامانجی سەرەکی دیاری کردووە کە یەکێکیان کەسێکە و ئەوی دیکەشیان وڵاتێکە. دیسان هاوشێوەی هێرشە پڕشکستەکەی جاری پێشووی بە تایبەت بۆ سەر ئەژیەمین و هەرێمی کوردستان، جارێکیان پاکستان و ئەمجارەشیان ئازەربایجان بیانووی ئێرانە کە هاوکاری هەواڵگری ئیسرائیل و ئەمریکایە. ئەگەر سەیری ئەو راپۆرتە و هەندێک زانیاری و هەواڵی دزەپێکراوی هەواڵگری و کۆمەڵێک کەناڵ بە تایبەت لەسەر ئەژیەمین بە هەندوەر بگرین، ئەوە ئەژیەمین بکەری سەرەکی و تۆمەتباری سەرەکی کۆمەڵێک کردەی هەواڵگری و سەربازی ورد و سەرکەوتووە لە چەند ساڵی ڕابردوودا کە کۆماری ئیسلامی ئێرانی بە چۆک داهێناوە. بە جۆرێک بە هەموو توانە هەواڵگری و سەربازی و ئابووریە زەبەلاحەکەیەوە بە سوپا و میلیشیا و حەشتەکان و دەستگا هەواڵگریە جیاوازەکانیەوە دەرەقەتی ئەژیەمین نایەت و چەندین ئۆپەراسیۆنی هەواڵگری شکست خواردوو ئابڕووبەری دژی ئەنجام داوە، بەڵام بێ ئاکام ماوەتەوە. لە پشتی ئەژیەمینەوە تەنیا ئەمریکا و ئیسرائیل هەیە، بەڵام وا دیارە بە لۆژیکی ئەم راپۆرتە ئەژیەمین بۆ تا ئەخیلی ئەم دوو وڵاتە ئیقلیمیە لەم ناوچەیەدا و زلهێزێکی وەک ئێرانی بەم شێوەیە بە چۆک داهێناوە. بەڵام دەبێت بپرسین، ئاخۆ ئامانجی دزە پێکردنی ئەم هەواڵ و راپۆرتانە، ئامانجی ئەم هەموو تۆمەتە سەیر و سەمەرانە و بڵاوکردنەوەیان چییە و پشتپەردەی ڕووداوەکان بە تایبەت کۆمەڵێک ڕووداوی پێشتر و هەنووکەیی چیمان پێدەڵێن. زۆر بە کورتی دەکرێت هەندێک لە ئاماژە و ئامانجە سەرەکیەکانی ژێر دێڕی هەواڵەکان بەم شێوەیە کورت بکەینەوە. جگە لە درێژەدان بە استراتیژی بردن و ناردنە دەرەوەی کێشەکانی خۆی کە هەمیشە سیاسەتی کۆماری ئیسلامی بووە، لە ڕێگەی ئەم دەنگۆ و هەواڵانەوە ئێران دەیەوێت ڕووی خۆی سپی بکاتەوە. دەیەوێت کۆمەڵێک پرس و کێشەی خوڵی ناوخۆیی خۆی کە باس لە هەرەسی و ڕژێمە و بێتوانایی و شۆڕش و کرمۆڵەبوون دەکات بشارێتەوە. ئەگینا هەر کەسێک ئەلفوبێی استراتیژ و هاوکێشەی سەربازی بزانێت، دەزانێت کە لە قاسم سولەیمانیەوە تا دەگاتە ئیسماعیل هەنیە، ئێران بەرامبەر بە دوژمنەکانی کە ئەمریکا و ئیسرائیلە ئەوەندە دەستەوەستان و شکست خواردووە کە مرۆڤ گومانی بۆ دروست دەبێت کە دروشمی دژایەتی ئەمریکا و ئیسرائیل هیچ جۆرە ڕاستگۆیەکی بە درێژایی مێژوو تێدا بوو بێت. ئێران لە ڕێگەی ئاشکراکردنی ئەم دوو ئامانجەیەوە بە شێوەیەک دەپاڕێتەوە بۆ ئەوەی ڕێگای پێ بدەن شەرمەزاری و دەستەوەستانی و بێهێزی و ناڕاستگۆی خۆی تەنانەت لەگەڵ دۆستەکانی بەناوی بەرەی مقاومە پینە بکات، چونکە ئێران دوای ئەو هەموو پەیمان و هەڕەشە و هێرشە شکست خواردووە، بە تایبەت دوای ئەو فەزیحەتەی دۆناڵد ترامپ دەربارەی کاردانەوەی ئێران بەرامبەر بە کوشتنی قاسم سلێمانی ئاشکرای کرد، ئیتر بە هیچ شێوەیەک جێگەی متمانە نەماوە و لە دۆخێکی ئاوادا تەنانەت بەرەی مقاومەش هیچ باوەڕ و متمانەیەکی پێ نەماوە. یەکێک لەو پەیامە استراتیژیە سەربازی و هەواڵگریانەی هێرشەکەی ئەم دواییە ئیسرائیل بۆ سەر ئێران ئەوە بوو
کە بە بەرەی مخاومە بڵێت ئیدی ئێران توانای پاراستنی ئەوەی نییە و تەنیا سوتەمەنیەکی هەرزانن بۆ بەرژەوەندیەکانی ئێران. بۆیە چی دیکە ئەم داهۆڵە ناوچەیە جێگەی باوەڕ و متمانە نەماوە و لە یەک کاتدا لە لوبنان و تاران کەسی یەکەم و بندستی نەسڕوڵڵا و سوپای پاسداران دەکوژرێن. وەک هەمیشە کە نایشارنەوە لەم بارودۆخەدا کە هەرێمی کوردستان لە قۆناغ و دۆخێکی تەواو هەستیار و بگرە لاوازیشدایە، لە سەروبەندی هەڵبژاردن و ململانەی ناوخۆیی و فەراغی یاساییدایە، لە نێوخۆش لە گێژاوە ئاڵۆزەکانی ژیانی سیاسی و ئابووری و حکومڕانیدایە و ناوچەکەش بە خێرایی لە گۆڕانکاریدایە، وڵاتانی داگیرکەری کوردستان بە ئاشکرا دانیان چڕ کردوێتەوە و پەلکێشی دۆخێکی دروستکراوی دەستی خۆیان کردووە. لە دۆخێکی ئاوادا کە زۆر بینراوە و ئاشکرایە، هەمان تۆمەتی هەمیشەیی بەرامبەر کورد و خەوارەی هەرێمی کوردستانمان بەگوێدا دەدرێتەوە. ئەویش تۆمەتی ئەوەیە کە کوردستان ئیسرائیلی دووەمە، کە ئەم تۆمەتە زۆر جار ناڕوون و نائاشکرایە ڕووبەری ئازەربایجانیشی گرتوتەوە. ئازەربایجان دەوڵەتێکە کە دۆست و پێگە و تۆکمەی ناوەکی خۆی هەیە. بەڵام دۆخی هەرێمی کوردستان ئاوایە کە هەمومان دەزانین لە بری ناوی هەرێمی کوردستان ناوی ئەژی ئەمین دەهێنرێت. باشکرا دەگوترێت کە ئەژی ئەمین خاکی هەرێمی کوردستان و سنوورەکانی لەگەڵ ئێران بەکارهێناوە. هەرچی لە چەند ساڵی ڕابردوودا کراوە و کۆماری ئیسلامی لە لێواری ڕووخان و شۆڕش و لەبەر یەک هەڵوەشانەوە نزیک کردوتەوە ئەژی ئەمین بووە و لە ڕێگای خاکی هەرێمەوە بووە، وەک ئەوەی کە ئەژی ئەمین کەسی یەکەمی هەرێمی کوردستان و تاکە بڕیار بەدەستی ئەم هەرێمە بێت و هەرچی هەبووە بە فەرمانی ئەو بووە. بێگومان ئاشکرایە کە بەم شێوەیە تەنیا لە نوکتەیەکی سیاسی دەچێت و کاربەدەستانی هەرێم دەبێت باش لەوە تێبگەن کە ئەمە هاوشێوەی قەوانەکانی پێشوو زیاتر هیچی تر نییە کە جارێک بە بیانووی ئۆپۆزۆسیۆنی ئێرانی و جارێک بە بیانووی ئەژی ئەمین و جارێکیش بە بیانووی ڕێفراندۆم و سربەخۆیی هەمان نیەتی چەپەڵ و تۆمەتی هەمیشەییان دژ بە هەرێمی کوردستان دووبارە دەکرێتەوە. هەمیشە دەوترێت دۆستی ئەمریکا و نەیاری ئێران و ئیسرائیلی دووەم هەرێمی کوردستانە. کورت و پوخت ئەوەیە کە بە کۆمەڵێک تۆمەت و درۆی شاخدار ئێران لە ڕێگەی دارودەستەکانیەوە دوژمنایەتی هەمیشەیی خۆی بۆ هەرێمی کوردستان دووپات دەکاتەوە بە جۆرێک کە ئیتر تێنەگەیشتن لێی گەمژەیی و مایەی شەرمەزاریە. بیانوگرتن بە هەرێمی کوردستان لەلایەن دەوڵەتانی داگیرکەری کوردستان بە بەهانەی ئۆپۆزۆسیۆن و ئاسایشی ناوخۆ بە بەهانەی خەباتی ڕزگاری خوازی بەشەکانی دیکەی کوردستان دوجاریش بە بەهانەی ئەژی ئەمین ئەو دەوڵەتانە و کۆماری ئیسلامی نیەتی چەپەڵی خۆیان مەترسی گەورە و استراتیژی خۆیان لە قەوارەی هەرێمی کوردستان و خەباتی ڕزگاری خوازی گەلی کورد و مافەڕەواکانی ئاشکرا دەکەن. نیازی شکاندنی ئیرادە و شێواندنی ئاسایش و دوژمنایەتی ئەم قەوارەیە ترسی خۆیان لە گەلی کورد و گۆڕانکاریەکان ناشارنەوە. کورد دوای زیاتر لە 100 خەبات و دوای کۆماری مەهاباد بووە خاوەنی هەرێمی کوردستان. لە دوای ئەوە بە کەمتر لە 20 ساڵ بووە خاوەن هەرێمێکی تر لە ڕۆژاوا و بزاوی سیاسی کورد لە باکووریش توانی بربەستەکان ببڕێت. کەس نەیتوانی ڕێگای خەباتی سیاسی لێ بگرێت و دەرگای پەرلەمانی بە ڕوودادا بخات. دوجاریش شۆڕشی ژینا و ئازادی لە ڕۆژهەڵات دوژمنانی کوردی بە ئەندازەیەک ترساند کە ئیدی دوژمنایەتی خۆیان بەرامبەر کورد پێ ناشاردرێتەوە. چی دیکە ئەوەیان پێ قبوڵ ناکرێت کە سەردەمی داگیرکاری و چەوساندنەوەی نەتەوەیی بەسەر چووە. پێچەوانەی ئەوەی کە دیسان لە ڕواڵەتی هەڕەشەکانی ئێراندا دیارە کۆماری ئیسلامی چەندە دەیەوێت وەڵام بداتەوە، دەهێندە لەوە دەترسێت کە وەڵام بداتەوە یان نا گورزی کوشندەی دیکەی ئاراستە بکرێت. پەنابردن بۆ سیستەمی موشەکی بەرگری رووسیا و هاشوهوشەکانی دیکەش هەر ئەوە ئاشکرا دەکەن کە ئەو وڵاتە نەک توانای وەڵامدانەوەی نییە، بەڵکو نازانێت چۆن خۆی لە مەرگی یەکجارەکی و گورزێکی کوشندەتر بپارێزێت و دڵنیایە لەوەی کە پێشهاتەکانی چەند مانگی داهاتوو چ لە سەراستی جیهان و چ لە سەراستی ناوچەکە هیچ لە بەرژەوەندی ئەودا نییە. شتێک کە جێگای سەرنجە و لە نێوان دێڕەکاندایە بەستنەوەی کوشتنی ڕئیسی و هاوڕێکانیەتی بە کوشتنی هەنیە و ئیسرائیلەوە. کۆماری ئیسلامی وەک ئەوەی هەنگوینی لە داردا دۆزی بێتەوە کۆتا جار مەتەڵەکەی هەڵێنا و
بیانوویەکی دەستکەوت بۆ ئەوەی کوشتنی ڕئیسی بە ململانەکانی ناوخۆ و بەیتی ڕەهبەریەوە بە یەکجاری پەردەپۆش بکات و تۆمەتەکە بداتە پاڵ ئیسرائیل و ئەزەربایجان لە کاتێکدا کە زۆربەی شرۆڤەکاران بۆ چوونێکی دیکەیان هەیە و پەنجەی تۆمەت ڕوو لە ناوخۆی ئەو وڵاتە و کێشە ناوخۆییەکانی دەکەن. دوجار دەبێتەوە بگوترێت کە کۆماری ئیسلامی ترسی شۆڕشی ناوخۆ و ناڕەزایەتیە ناوخۆییەکانی لێنیشتووە. دڵنیایە لەوەی کە هەردوو ئیدارەکەی ئەمریکا و بە تایبەت وەک ترامپ درکاندی استراتیژی پشتگیری لە شۆڕشی گەلانی ئێران و گۆڕانکاری ناوخۆ بە کاریگەتر دەزانێت. بۆیە لە ڕێگەی ئەم هەڕەشانە و خۆ ئامادەکردنی سەربازی و زاڵکردنی دۆخی ئەمنی و خۆخستنە ئەو پەڕیامەدە باشیەوە ئێران دەیەوێت باوەڕێکی سیاسی سواو کە عەقیدە سیاسیەکەی بەرەی مقاومەیە تۆزێک بجوڵێنێتەوە و لە ناوخۆشدا دۆخێکی ئەمنی و سەربازی ئەوتۆ بسەپێنێت کە ڕێگر بێت لەو شۆڕش و گۆڕانکاریە چاوەڕوانکراوەی لە ئارادایە. دواشت بگوترێت ئەوەیە کە لە سەراستی هەرێمی کوردستان بە تایبەت و لە سەراستی عێراق و دوجار لە سەراستی نێودەوڵەتیش بە تایبەت ئەمریکا کە لە هەر کاتێک زیاتر ئێستا لە عێراق و ناوچەکەدا ئامادەیە ئەم هەڕەشانەی ئێران چۆن وەڵام دەدرێتەوە و چۆن مامەڵەی لەگەڵدا دەکرێت. گرنگتر لەوەش ئەژیەمین ئەندامی ئەنجومەنی یاسایشی هەرێمی کوردستانە کە دامەزراوەیەکی سەر بە سەرۆکایەتی هەرێمە و دوجار هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراقی فیدراڵ. بۆیە ئاسایشی هەرێمی کوردستان وەک دەڵێن یەک لە هەستیارترین بازنەکانی یاسایشی مرۆیی و ئابووری و سیاسی و سەربازیە لە ناوچەکەدا و ناکرێت بەم شێوەیە هاوشێوەی چەندین جاری پێش و سەروەریەکانی بازرگان و سەرمایەدارەکانی پیاوە ئەمنی و سەربازیەکانی ئاسایشی پایتەختەکەی و هاوڵاتیانی لەژێر هەڕەشەیەکی ئاوا ئاشکرا و بێپاساودا بن.